هۆکارەکانی ئەو هۆکارانی کە ڕێگرە لە بەردەم ئامانجەکانی بۆ نمونە کەسی گەنجێکی وەکو من گەنجێکی وەکو پەیام گەنجێکی وەکو ئەم برادرانە هۆکار چییە؟ ینی ئەو هۆکارانە چین کە ڕێگری لەو ئامانجانێ و گەنجاگرێت؟ بەڵێ تەوان ئێمە دەزانین کە سێ هۆکاری سەرەکی هەیە. کاریگەری زۆر لەسەر گەنج دروست دەکات بۆی نەتوانێت داهێنان بکات یان دەست بە ساڵاتی بکە. یەک لەو هۆکارانە کە زۆر کاریگەری هەیە هۆکاری دەرونیە. تەوان ئەگەر هۆکاری دەرونی تەماشا بکەین ڕەنگە بگەڕینەوە مێژووی ئەو گەنجە لە منداڵی ئایا چەند کاریگەری لەسەر دروست کراوە بە تایبەتی لە منداڵی ئایا دایک و باوکی چەند دوایان لێ کردووە کە ئەو منداڵە پشت بەخۆی ببەستێ ئایا توانیویانە ئەو منداڵە وا دروست بکەن بیکەنە منداڵێکی تەندروست بۆی لە داهاتوودا بێتە گەنجێکی تەندروست و دەست بە ساڵاچەکانی بکات. بەداخەوە زۆر جار دەبینی دایک و باوکەکان گرنگی بە منداڵەکانیان نادەن لە ڕێگەی سوکایەتیکردن یا هەڕەشەکردن یان ترساندن یا هەندێک جار وایان لێ دەکەن ئەو منداڵە هەست بە کەمی بکە بۆیە کاتێک کە دەبێتە گەنج ناتوانێت پشت بەخۆی ببەستێ تووشی حاڵەتێکی خراپی دەرونی دەبێت ئەو کاتە تەنها پشت بە دەوروبەری دەبەستێ یان تەنها لە ماڵەوە دادنیشێت چاوەڕێەوە دەکە کەسێک کاری بداتێ یان کەسێک کاری بۆ بدۆزێتەوە کاتە بەی شێوەیەک هەوڵ ناداتن خودی خۆی داهێنان بکە لە کارەکەی خۆی یان هەوڵ بدا کارێک بدۆزێتەوە یان ئەوە تا پشت بەخۆی ببەستێ. بۆیە دەبینی گەنجێکی لاواز و گەنجێکی بێساڵاتی لێبەرهەم دێ. ئەو یەکێکە لە هۆکارە دەرونیەکان. و هۆکاری ترمان هەیە کە هۆکاری داراییە یان دەتوانین بڵێن هۆکاری ئابووری. زۆر جار دەبینین ئەو گەنجە دەیەوێت چاڵەش بکە دەیەوێت داهێنان بکە هەوڵ دەدا بەڵام لەگەڵەوەشدا دەبینی باری دارایی زۆر لاوازە و ئەو بارە دارایی یان ڕێگر دەبێت لە بەردەم ئەوەی کە بتوانێت چاڵاچەکانی خۆی یان ئیبداعێکی هەیە داهێنانێکی هەیە ناتوانێت بیکاتن. و خاڵی سێم دەبینین زۆر کاریگەری هەیەویش بابەتە کۆمەڵایەتەکەی دەبینی زۆر جار دایک و باوکەکە ڕێگرن لە بەردەم ئەوەیە کە ئەو کاری ئەو دەوێت ئەنجامی بدە یان ئەو کارە پێیان وایە کە دژی کۆمەلگا لەگەڵ کۆمەلگا ناگونجێ یان ئەوەتە ئەو کاری ئەو دەیکاتن دایک و باوکەکە پێی خۆش نییە بنمونە دایک و باوکە پێی خۆشە کارێک بکە بەڵام منداڵەکە یان گەنجەکە ناوێ ئەو کارە بکاتن چونکە هەست دەکە ئەو ناتوانێت کە کارەکەش ئەنجام بدە تێیدا داهێنان تێیدا ئەنجام بدە. بۆیە فشاری دایک و باوک یەکێکە لەو کاریگەری خراپانی کە کاریگەری لەسەر گەنجەکە دروست دەکاوە لە منداڵەکە دەکاتن کە لە ماڵەوە دانیشێت نەتوانێت هیچ کارێک بکە. تەوان ئێمە دەتوانین بڵێن ئەو سێ هۆکارە کاریگەری زۆر دروست دەکەن لەسەر گەنج بۆی گەنجێکی ڕووخاو دروست بکەن و نەتوان و هەندێک جار دەبینین تەنها ئەو سێ هۆکارە نییە بەڵکو هۆکاری تریش هەیە لاوە چییە ئەوانیش کاریگەری دروست دەکەن بەڵام باوە لە بیر نەکەین جاروێ گەنجمان هەیە هەر سێ کاریگەریەکەی لەسرە بنمونە هەم کاریگەری داراییەکەی لەسرە هەم کاریگەری دەرونیەکەی لەسرە و هەم کاریگەری کۆمەڵایەتێکەکەشی لەسرە. بێگومان ئەگەر هاتوو هەر سێ کاریگەریشی لەسەر بوو ئەو کاتە ئەگەری زۆری هەیە کە گەنجێکی ناسەرکەوتوی لێ دروست بێت و گەنجێک تا ژیانی ماوە نەتوانێت کار بکات نەتوانێت پشت بەخۆی بەستێت.